یاری محێبس یەکێکە لەو یاریانەی کە گەنجانی پێکاتە جیاوازەکانی پارێزگای دیالەی پێکەوە کۆ کردوتەوە. گەنجان بایەخێکی زۆر بەو یاریە دەدەن و خولی تایبەتی بۆ ئەنجام دەدەن. بە تایبەت لە شەوانی مانگی ڕەمەزاندا گەنجێکی زۆر لە ناحیەی جەلەولا کۆ دەبنەوە و ئەو یاریە ئەنجام دەدەن. قاسمە خڕا ئەو پیاوە بەتەمەنەیە کە سەرپەرشتی یاریەکە دەکات و ماوەی 47 ساڵە یاری محێبس دەکات و شارەزاییەکی زۆری تێدا هەیە بە جۆرێک لە نێو زیاتر لە 100 کەسدا بە سوودوەرگرتن لە ئەزمونە دوور و درێژەکەی گوڵەکە دەدۆزێتەوە و دڵی هاندەرانی خۆش دەکات. خبرم هەیە مثلا زانم ئینسان وەختی دانیشەیە زەر دەبێ تەحریکەکە ئەجیلت ئەمە چی مەحبەسەکە بەم لەلێ ئەم خبرە زۆر باشە 120 نەفەر دانیشتنە مەحبەسەکە بەم لەلێ. لە کاتی یاریکردندا هاندەرێکی زۆر کۆ دەبنەوە و وێڕای چێژوەرگرتنێکی تایبەت لە یاریەکە هاوکات بەدەم دەربڕینی خۆشی و بووقلێدانەوە هانی ئەو تیپانە دەدەن کە هاندەریانن. دوا بە دوای یاریەکانیش خەڵاتی تایبەت بەسەر براوەکاندا دابەش دەکرێت. هەروەک هێزە ئەمنیەکانیش ئەو شوێنانە دەپارێزن کە بۆ یاری تێدا ئەنجامدان تەرخان کراون. ئەمنیەتی شاری گوڵاڵە ئێستا لەلایەن ئاسایش پارێزراوە و دەوروبەری شاری گوڵاڵە هەمووی لەلایەن پێشمەرگە پارێزراوە بە پێچانەوە هەمووی ئێستا ئەیبێنن هیچ مەترسێک نییە لەسەر شاری گوڵاڵە. شەوان دوکانەکان کراوە تا 12 شەو یەک شەو خەڵک بە ئاسایی ئەگەڕێ و هیچ کێشەمان نییە لە سنوور گوڵاڵە. خەڵکەکەش هاوکارمانە تاکو ئەم دەکات. ناحیەی جەلەولای پارێزگای دیالە یەکێکە لەو ناوچانەی لە ڕابردوودا ڕەوشی ئەمنی تێیدا لە زۆربەی ناوچەکانی تر خراپتر بووە و لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆر هاوڵاتی و پێشمەرگە و کارمەندی دەستگا ئەمنیەکانی عێراقی تێدا کوژراوە. بەڵام لە کۆتایی ساڵی 2014ەوە ئەو ناحیەیە کەوتووەتە دەست هێزە کوردیەکان کە دەوروبەری ناحیەکە پێشمەرگە و ناو ناحیەکەش ئاسایش دەیپارێزێت. بۆیە ڕەوشی ئەمنی بە شێوەیەک باش بووە کە بە ئاشکرا هەستی پێدەکرێت و بازاڕ و شوێنە گشتیەکانی ناحیەکەش بە شەوانی ڕەمەزان جمەی دێت لە خەڵکی. لە جەلەولا بارودۆخی ئاسایش زۆر باشە، ژیانیش ئاساییە و بە ئارامی بەڕێواچێت. خەڵکی سەرقاڵی کڕینی شتومەکی جەژنە و ئاسوودەین. لەخوا داواکارم کە ئاسایش و جێگیری بۆ هەموو عێراق بگەڕێنێتەوە. باشبوونی ڕەوشی ئەمنی جەلەولا لە کاتێکدایە داعش هێشتا هێزیان لە گوندەکانی دەوروبەری ناحیەکە هەیە و زۆر دوور نەکەوتونەتەوە. بەڵام دانیشتوانەکەی کە زیاتر لە 95% گەڕاونەتەوە بە فلتەری دەستگا ئەمنیەکاندا تێپەڕیون و اینجا گەڕێنراونەتەوە. هەروەک بە سەدان خێزانیش کە تۆمەتبارن بە هاوکاریکردنی داعش و لە ئێستادا لە شاری باقوبەی ناوەندی پارێزگای دیالە گیرساونەتەوە و ڕێگەی گەڕانەوەیان بۆ جەلەولا پێنادرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناحیەی جەلەولا.